سلااو ڕێز و خۆشەویستیم بینەران و بیسەران بەخێر بێن بۆ ئەڵلقەی ژمارە 310 ژیری 310 هەفتەیە لەسەر یەک بەردەوامین ئەمڕۆ ئەڵلقەی ژمارە 310 تۆمار دەکەم 19 مانجی 6 هەواڵی گەورە هەیە لە کۆتاییدا ڕۆکستا بەرواری بڵاوکردنەوەی پری ئۆردەری یاری GTA 6 ڕاگەن واتەتی دیکە دوا ناخرێن وەروە ڕۆکستا لە کۆتاییدا شتێک بە خۆڕای دەداتە ئێوەی خۆشەویست دووبارە هەواڵی نێگەتیڤمانەیە لەسەر ئێکسبۆکس هەندێک لە بەرپرسەکانی نەماون هەندێک کێشیان هەیە تەنانەت خاوەنی ئێکسبۆکس و مایکرۆسۆفت دەڵێ یوتیوب پارەیەکی زیاتر لە ئێکسبۆکس پەیدا دەکات لەهۆی مایکرۆسۆفت پەیدا بکە واروەها هەیڵۆ باشترین شوێن یاری لەسەر بکەیت پلەیستەیشن 5 پرۆیە بۆچی وایە جیهانی هاردوێر بەرە وێرانتر دەڕوە هاندهێڵ 1000 تاوەکو 1800 دلار بەرز بۆتەوە 3000 دلاری SSD مان هەیە کە 1,000 شتانێ لەوانێ پلەیستەیشن 6 هێشتا دواتر دوا بخرێ بەرواری بڵاوکردنەوەی یاریەکی گەورە و ناوازەمانێ وەکو هێرڕێزەر کە من زۆر چاوەڕوانم و جگە لەوەش زۆر شتۆری هەیە زۆر چیرۆکی ئەمڕۆ باسی بکەن کە بە تەواوەتی ئینتەرنێتی بەخۆوە سەرقاڵ کرد ئەڵلقەیەکی پرزانیاریە پڕ بابەتی سەیرە پڕ بابەت سەیر و سەمەرێ و هەفتەی داهاتوو پری ئۆردەری و بابەتی GTA 6 زیاتر باز دەکەین هەفتەی داهاتوو بەڵام لەم هەفتەیەش چەند شتێکمان هەیە بە تایبەتیش پێشبینی نرخ تکا دەکەم دوگمێ لایک سابسکرایب لەبیر نەکەن بەدەست پێ بکەن لە ئۆڵ فۆر ڕێز دەتوانن پری ئۆردەری هەموو یاریەک بکەن یاخود هەر یاریێک لە جیهانی پلەیستەیشن ئێکسبۆکس PC دەتەوێت دەتوانین لە ڕێگەی ئۆڵ فۆر ڕێز بەدەستی بخەیت بە تایبەتیش هەفتەی داهاتوو کە پری ئۆردەری GTA 6 بەردەست دەبی بە هەرزانترین نرخ یاری GTA 6 و خۆت بەدەست بخەی لە ئۆڵ فۆر ڕێز چاوەڕێ بن هەفتەی داهاتوو سەردانی ئۆڵ فۆر ڕێز بکەن ئۆکەی لێستاوە لە پێرساوتان بی پری ئۆردەری GTA 6 باشترین شوێن و هەرزانترین شوێن لی بکڕن ئێستاوە ئۆڵ فۆر ڕێسە جگە لە GTA 6 کە لە هەفتەی داهاتوو ئاشا دەبێ Sea of Thieves هەرزانترین نرخی 20,000 دینارە Metro Exodus ئێستا بەردەستە بە تەنیا 4,000 دینار God of War 3 تەنیا 10,000 دینار FC 26 تەنیا 10,000 دینار Black Ops 7 تەنیا 10,000 دینار ئەمانە و چەندین یاری دیکەی گەورە و ناوازە بێگومان لە ئۆڵ فۆر ڕێز ئێستا بەردەستە پڵست دەوێت گەیم پاست دەوێت هەر ڕسومارێکت دەوێت سەردانی ئۆڵ فۆر ڕێز بکەم بڵێن لەلایەن ژیرەوە هاتم بە تایبەتیش هەفتەی داهاتوو کە هەموو دنیا بە دوای GTA 6ەوە دەبێت بێنە سەرەوە یاریانەی کە لەم هەفتەیە بڵاو دەکرێنەوە بەڕاستی یاری زۆر زەبەلاح و گەورەمان نیە بەڵام چەند یاریێکمان هێنم منە یاریێکمان هەیە بە ناوی دیر ئەند بۆی یارێکی بێدەنجی سینەماتیکی زۆر چۆن دەڵێ ئیمۆشنەڵە باسی کوڕێک و لەگەڵ دۆگێکی خۆی دەکە یاخود باسی چپێ دەڵێن دیر دمژێم دۆک باسی دیەرەکەی دەکە ئەوکەی مامزەکەی دەکە بڕیار لە 23 مانگە لەسەر پلەیستەیشن 5 ئێکسبۆکس وەروە سویچ و PC بەردەست بێ زۆری نەماوە بڵاو بکرێت یارێکی بچووکە Destroy All Humans ڕاستە یارێکی کۆنە بەڵام لەم هەفتەیە ڤێژنی نیتندۆ سویچ 2 یاخود لەسەر نیتندۆ سویچ 2 بڵاو دەکرێتەوە لە 23 مانگ چاوەڕوان منەوە کەسانی حەزیان لێیە یاری Devil May Cry 5 ئەدیشنێکی نوێی هەیە بە ناوی Devil's Hunter یاخود Devil Hunter کە یاریێکی بەناوبانگە پێویست ناکە باسی Devil May Cry 5 بکەم کاتی خۆی یاریەکانی God of War کلاسیک لەسەر ئەم زنجیرە یاریە ئیلهامی وەرگرتە بۆ گەیم پلەیانوانێ زۆر بەیەک بچێ بڕیارە بەسەرجەم دیڵسیەکان لەسەر نیتندۆ سویچ 2 لە 23 6 بەردەست بێ وەروە یاریی دیکەمان هەیە کە نوێیە بە ناوی Necromancer's Tale یارێکی گۆتیکە وەروە Choice Driven RPG واتە لە ڕێگەی بژاردەکانی خۆت یاری دەکەی بەڵام شێوێکی RPG هەیە ئەوە لە بیر مەکان باسی ئەوە دەکە کە ئەگەر مردووەکان زیندوو بنەوە دەشتانە بڕیار لە 24 مانگەی لەسەر PS5 Xbox Switch 2 بڵاو بکرێتەوە وەروە یارێکی زۆر بەناوبانگی Dead or Alive 6 مان هەیە بە ناوی Last Round کە چۆن ریمیکی یاری لاست راوندیە لە یادی 30 ساڵەی ئەم یاریە یاخود لە یادی 30 ساڵەی زنجیرەی Dead or Alive بڕیارە یاری کلاسیکە دووبارە بڵاو بکرێتەوە لەسەر PS5 Xbox و PC لە 25 6 دەتوان تاقیکەنەوە وەروە یەکێک لە گەورەترین یاریەکان نیتندۆ سویچ کاتی خۆی کە بڵاو کرێتەوە بە ناوی ساف یاخ سویچ مێژووی نیتندۆ نەک سویچ کە سویچ نوێیە کە پێم وابێت لە مێژە نیتندۆ کار لەسەر یاری ستار فۆکس دەکەن لە کۆتاییدا لەم هەفتەیە بڕیارە بە تایبەتی لەسەر نیتندۆ سویچ 2 بڵاو بکرێتەوە من زۆری دەسەنازم و زۆریش نەکردیە و ئیلهامیش تووشم نییە لەگەڵی بەڵام مهم ئەم یاریە چاوەڕ وان بن ئۆکەی بێنە سەر هەواڵە گەورەکە بێگومان هەوڕێیانی خۆشەویستم ئەوەی کە چاوەڕێمان دەکرد گوتیان لە سەرەتای هاوین بێگومان ڕێک یەک دوو ڕۆژ هاوین دەستی پێکرد ئیدی ڕکلام مارکتینگ GTA 6 دەستی پێکرد جا ڕۆکستار وەکو یەکەم هەنگاو ئاچی ئاشرا کرد کەڤەر ئارتی ئاشرا کرد لەگەڵ دوو دانە چۆن دەڵێ وێنەی نوێ لەگەڵ بەرواری پری ئۆردەری یاریەکە جاشتە نرخەکەیان بێگومان بە فەرمی ئاشا نەکردووە دەنگۆیەکانە نێوان 70 بۆ 80 دلارن من وەک خۆم پێشبینی من وایە 70 دلار دەبێت نە 80 دلار و پێشبینی خۆشتان ئەنگۆش بنووسن پێتان وایە 70 دلار دەبێت نە کەشتە لەوانەیە ئیدیشنی گرانتری بەردەست بخەن نمونە 80 دلارەکە دیلەکس بێ باوەڕ ناکەم شتی لە دیلەکسی گەورەتریان هەبێ ڕۆکسات باوەڕ ناکەم قەت کردی بیان بەڵام
منۆ خۆم پێم وایە ستانداردەکەی تەنیا $70 دەبێت لە بروی هەر پارەیەکی خەیاڵی قازانجەکە جا لە دوای چەندین ساڵ لە چاوەڕوانی چەندین ساڵ لە دواخستنی یاریەکان لە کۆتاییدا ڕۆکستار ئەو چۆن دەڵێ ئەو پروفەی پێداین ئەو شتەی پێدان کە ئیدی تا بڵێن چی دیکە یاریەکە دوا ناخرێ کەەوەی چاوەڕێمان دەکرد ئەویش لە کۆتاییدا بەرواری پری ئۆردەری یاریەکە لە بۆ GTA 6 ئاشا کرد کاتە چی دیکە یاریەکە دوا ناخرێ کە دوو کارکتەرمان هەیە بێگومان لوسیە کامینۆ لەگەڵ جیسن دوڤایە کەسێکی پینکمان هەیە پەمەیمان هەیە پمبەمان هەیە لەگەڵ کەسێکی ڕەش و داریک و تەرتیباتمان هەیە ینی هەردوو جەومان هەیە وەروار بێگمانە ناو شاری ڤایستینە شارێکەوە ستایلێکی ڕێترۆی مۆدرنی پێوە دیارە لە ڕووی لایتینگە ئەزمونمانە لە جیهانی ڤایستی کاتی خۆی کە لە یاری ڤایستی لەوێ ئەنجاممان داوە بەڵام خەبەرە گەورەکە بێگومان هەر ئەوەیە کە پری ئۆردەری یاریەکە بڕیارە لە 25/6 ڕێک پێنجشەممەی داهاتوو بەردەست بێت لەسەر تەواوی دیجیتال فرۆنتەکان واتە لەسەر ئێکسبۆکس و پلەیستەیشن دەتوانی پری ئۆردەری خۆت بکەیت بێگومان لە ڕێگەی ئۆڵفۆڕێز بیکە هەرزانترە لەگەڵەوەش چەند مانگێکمان دەبینێ بزەبە دیارەکە لە 19 مانجی 11 بە فەرمی بڵاو بکرێتەوە کە ئەویش هەر ڕۆژی پێنجشەممەیەوە من نێستاوەش یەک هەفتە ئیجازەم وەگرتێ لە دەوام لە کار لە ماڵەوە لە منداڵەکانم لەگەڵ خێزانم یەک هەفتە ئیجازەمە تەنیا بۆ ئەوە یاری GTA 6 لە ناو خوێنماندا تێکەڵ بێ جا یاریەکە بڕیار بە 2022 بێگومان سەرەتا بڵاو بکرێتەوە بەڵام لە 2023 نەک عەفوەن بڵاو بکرێت لە 2022 ویستیان تیزەرێکی لێ بڵاوکەنەوە بەڵام دواخرا تیزەرەکەی بە فەرمی لە 2020 یاریەکە ئاشکراکرا و بڕیار بە 2025 یاریەکە بە فەرمی بڵاو بکرێتەوە و نەخێرەوەتیار نەخێت توانیان خستە بۆ ناوەڕاستی 2026 ئێستا گەیشتینە کۆتایی 2026 سەرۆکی کۆمپانیای تێکچوو دەڵێ هەستێکی زۆر خۆشمان هەستێکی باشمان هەیە و دەڵێن هەستێکمان هەیە کە یاریەکە زۆر سەرکەوتوو دەبێت هیواداریشم بێکمان سەرکەوتوو بێ واگیریشنی سەرکەوتوو دەبێت چکە پێشبینەکان وانە 40 میلیۆن کۆپی لە ماوەی 1 ساڵدا لێ بفرۆشێ و زیاتر لە $2 میلیارد لە هەفتەی یەکەمی بڵاوبوونەوەی بەردەست بخەسەوە قسەی وەیە وە نیە 40 میلیۆنەکە نازانم بەزمیم زانم کەەوە پارەیەکی ئەوەندە زۆر کۆ دەکاتەوە ڕەکسەر ئێمە ناتوانین هەژماری بکەین بڕیار یارەکە لە 19 مانجی 11 لەسەر پلەیستەیشن 5 ئێکسبۆکس سیریز S و X بەردەست بێ کە فەرارەتەکەم زۆر پێ جوانە ستایلی پێشووی یاریەکانی GTA 3 بەسەرەوەیە کە هەموو شێوە کۆلیگەکەیە مەسەرەن چەند وێنەیەکمان هەیە لە کتێکمان هەیە کە تازە یەکەم جارە کەڤەر ئارتی پێشووی یاریەکانی GTA 6 ئاخۆ GTA دەبین کە کچەکان بە شێوەیەکی نیمچە ڕوو بەدیار دەکەون کە ئەمەوا دەکە یاریەکە زیاتر بفرۆشێ ڕەکسەرم جارێ بەزمەی دەکەم ئەم جار ژوا دەکە زیاتر بفرۆشێ زۆری نەماوە ئەنگۆ دەڵێن چە من زۆر ئامادەما گەنگۆ ئامادە بن ئینشاءالله یارێک دەبێت زۆر سەرکەوتوو دەبێت کاتی خۆش بڕێوێ ئۆکەی ئەگە بێت تایم پلەیستەیشن 5 و ئێکسبۆکس بکڕین بەڵام بە بڕای من بەجێ من دەکەن ئەگەر تاوەکوێستە نە PS5 هەیە نە ئێکسبۆکس تێ و بەنیاز یەکێکیان بکڕین تایبەت لە بۆ GTA 5 ئێستا بیکڕی باشە چونکە قەناعەتی من وایە لە GTA 6 نزیک بینەوە نرخی کۆنسۆڵ زیاتر بەرز دەبتەوە لەبەری خەڵکێکی یەک زیاتر دەیکڕن بە تایبەتیش ئەگەر ناتوێ پارێک زۆر سەرف کردی توانی ئێکسبۆکس سیریز S بکڕی هەر GTA 6 پێ دەکرێ ینی مەرز نێتەوە بچی PS5 پرۆ بکڕی پرۆ زۆر گران بووە بێگومان نرخی کۆنسۆڵ زۆر گرانە بەڵام ئەگەر هەر بەنیازی 100% دەیکڕین ئێستا باشترین کاتە ڕاستە هامینە لەوانەیە گران بێ بەڵام ئێستا باشترین کاتە لەبەروی ئەکید بن نرخ هێشتا دەفڕی و لە بازاریش بەرزتان ناکەی چەند جاری دیکەش پێم وتینە زۆر بیکڕن هەندتان کرێتان نرخ زۆر فڕی ئەوانە بەجیان کردم هەمزار نام لە ژیر مارداوە وەڵی بەجێتم نەکرد بە پاش هەفتە چیم وەزم تێک دەچوو لەبەروی 200 دلار گرانتر بووە مهم ئێستا کاتێتی من پێتان دەڵێم نرخ بەرز دەبتەوە لەبەروی لە هیچ شوێنێک بەدەست ناکەی GTA 6 بڵاو بکرێتەوە پێ مەسەر هەواڵی شتی کە هەرسە GTA 6 کۆمپانیایەک هەڵساوە لەگەر بەرواری بڵاوبوونەوەی یاری GTA 6 ڕێک یەک هەفتە کارەکانی خۆی ڕاگرتووە یەک هەفتەی داوەتە چۆن دەڵێ کارمەندەکانی خۆی بتوان لە ماڵەوە دانیشن و لەو بەتایبەتی ڕۆژی 19 هیچ کارێک ناکەن لە کۆمپانیا بەڵام یەک هەفتەش بۆ کەسانی یاریەکە دەکەن دەتوان لە ماڵەوە پشوو بدەن بۆ یاریەکە ئەنجام بدەن جام کۆمپانیا ناڵێن کۆمپانیای جۆزۆ بەناو بانگە بەڵام بەهۆی ئەو پۆستێ لە سۆشەڵ میدیا بێگومان ناوبانگێکی زیاتری پەیدا کرد زیاتر لە چەند 10 میلیۆن 15 میلیۆن کەس ناوی کۆمپانیایان نووسی بە سوپاسیان کرد کە وتیان شتێکی باشتان کردووە ستۆرێکە وەکو دوکانێکی گەورەیە دەڵێ مامادەینە پشوو دێنە کارمەندەکانی خۆمان مەڵەت دێنە کارمەندەکانی خۆمان بۆیە چەندی ساڵە چاوەڕێم یاری دەکەن تاوەکو چێژی لێ وەربگرم بێ مەسەر هەواڵێکی دیکە هەواڵەکە ئەوەیە دەڵێن نیتیندۆ دایرێکت زۆرترین ڤیوی هەبووە لە سەمەر گەیم فێست کە وای کردووە مثلا نە پلەیستەیشن نە ئێکسبۆکس بەقەدەر نیتیندۆ سویچی
ئەوەندە ڤیۆیان نەبی نمونە دەڵە لە کاتی لایڤەکەی زۆرترین کەس کە سەیری لایڤەکانی کردووە نمونە ئینیتیندۆی گەیشتۆتە 3.8 میلیۆنی سەمەر گەیم فێس گەیشتۆ 3.7 میلیۆنی ستیت ئۆف پلەی دەژمارە 3 بە 2.9 میلیۆن ئێکسبۆکس شۆکەیس گەیشتوتە 2.2 میلیۆن گیرز ئۆف وار ئیدەی کە شۆکەیسێکی تایبەت بەسەر یاری گیرز ئۆف واری 808 کی بووە واتە لەگەڵ ئەوەی کە پلەیستەیشن و ئێکسبۆکس ئەوەندە منافسن و چەندە زەبەلاحن بەڵام هێشتا دەرەقەتی نیتیندۆ نایان لەبەرەوەی نیتیندۆ بەڕاستی کارە ساتە ئۆکەی من هێشتا نچوومە ناو جیهانی نیتیندۆ بە مەزبوطی بڵێن تاڵتاڵچوومە بەڵام دڵخۆشم کەوان جگە لە پلەیستەیشن و ئێکسبۆکس براندی دیکەش ئەو هەوڵە دەدەن جا بێمە سەر ئەو شتێکەوە ڕۆکستار بە فری دێداتە تۆی خۆشەویست ئەویژەوێ ئەپدێتێکی گەورە و هایستێکی نوێیان لە بۆ یاری GTA 5 یاخود ئۆنلاین بەردەست دەخەن لەم هەفتەیە بێ بگمان ئەپدێتەکە بە خۆڕاییە بەڵام ئەوەی کە بە خۆڕایی پێدەن پێشتر دەبێت تۆ $10 بدەیت بۆ ئەوی ڤێژنی PS5 و ئێکسبۆکس سیریەس لەسەر GTA 5 ڤێژنی PS4ەکەت وەربگریت دەبێت $10 ئێستا بۆتە بە خۆڕایی تۆ دەتوانین بە خۆڕایی یاریەکە ئەپگریت کەی کە دەبێتە 4K تەرتیبات و ئەوشتانە و نابتە 4K بەڵام بەرز دەتۆ لە بۆ 4K وەلا هەندێک ڕای ترێسینجی تێدا هەندێک ماسفاتی نوێتی داوە یاریەکە بەگشتی زۆر جوانترە لە چاو ڤێژنی PS4 و ئێکسبۆکس 1 ئەگەر یاری GTA 6 هەیە یاخود ئافۆن GTA 5 هەیە لەسەر پلەیستەیشن 4 یاخود لەسەر پلەیستەیشن 5 بەڵام ڤێژنی PS4 لەسەر نووسیا PS4 بە خۆڕایی لە مافتێ دەتوانی بەرزی بکەیتەوە یارەکە دەبێتە 6 فریم کە زۆر چێژی بێگومان زیاترە یەکێک لە ئەو یارانی کە من زۆر چاڕاو نەبرێت لە منداڵیەوە لەگەر ئەو فیلمە گەورە بووم ئەویش فیلمی هێڵڕێیزەرە کە زۆر پڕخوێن و توندە باوەڕ ناکەم بۆ خوار 8 ساڵان نابی بەڵام ئەمە کات خۆ تۆزێک شێت بووین مهم لەم یاریە بەرواری بڵاوکردنیان باشکرا کردووە کە ئەویش هەر لە بەرواری هەشتی مانجی دێ بەداخەوە ینی مانجنەوە دەزیاتر کەپس بووم چیرۆکی یاریەکەش باسی کوڕێک دەکەتەوە بە ناوی ئەیدانە جۆرە پەزڵ بۆکسێکی دەست دەکەوێت پێی دەوترێت جێنەسس کاتێک کە تۆ دەیسۆڕێنی شتێک ڕوودەدا پەنجەکانت بە خوێندا دێ و شتێک ڕوودەدا خوێنی تو لەستنا ئەو پەزڵ بۆکسە ئیدی دەبێتە لایبرنث ئەگەر لە یاری گارۆڤاری سێ لایبرنثە گەورەکەت بینی بی مەتەڵە گەورەکەوی هەموو بۆکسەکان دەستناوێت ئەو پێی دەوترێت لایبرنث لەو لایبرنثە تۆ دەبێت خۆشەویستەکەی خۆت ڕزگارکە کە لەوێ گیری خواردووە بەڵام بۆ ڕزگارکردنی ئەو تۆ دەبێت هەندێک قوربانی بدەیت لە بۆ شەیتانەکە کە هێڕۆیزەرە چۆن دەڵێت پاشای دۆزەخە چیرۆکی زۆر سەرنجاکێشە زۆر سەرشێتانە پڕخوێن و پیسە بەڵام بەدڵمە ئۆکەی سلاشەر زۆر کەیفم پێی دێ و بەرگاری شارێکە لە هەشتی مانجی دا لەسەر تای پلاتفۆرمەکان بەردەست بێ هیوادارم کاتم هەبێ بتوانم بیکەم وەروە یاری گریت لەجند بە فەرمی لە 11 مانجینۆ ئیدی شەتداون دەبی چی دیکە پلەی نابێ بۆ کەسانێکی یاریەکەیان هەیە دەتوان لێستاوە مثلن ئەگەر حەزەکەی تاقیکەیتەوە یاخۆتە تێ پلاتنم و ترۆفی مرۆفەکانی خۆت بەگری لەبەرەوەی یاریەکە بە فەرمی لەلایەن ڕاگەرەکەوە گریت چی دیکە بەردەست نابێ بێمە سەر یاری ئەساسن کریت شارۆس دوایین ئەپدێتی لە بۆ بەردەست دەبێت ئەپدێتەکەشی بە ناوی 1.1 دەبێت بڕیار لە 16 ئەو مانگە پێمابی بەردەست بووە بەڵام لە 16 ئەو مانگە چۆن دەڵێ لەناو یاریەکەی ئەپدێتەکان ڕاگەیان جا لەم هەفتەیە پێمان بتۆتوان تاقیکەیتەوە ئەپدێتەکە ئێستا حالیان بەردەستە بەش پێشم وابی شتێکیان کردووە کە تۆزێک چیرۆکی شادۆسیان خۆشتر کردیان لەگەڵ ئەوەش کە کرۆسۆڤەرێکە لە نێوان ئەساسن کریت شادۆس لەگەڵ یاری ئەساسن کریت بلاک فلاگی نوێ کە ڕیمەیکیان کردەوە هەردوو یاریان تێکەڵ کردووە بەتایبەتی مەسەلەی تێمپلار و شتەکانیان تێکەڵ و پێکەڵ کردووە جوان دیارە خۆش دیارە دەتوانین ئێستا لە بەخۆت تاقیکەیتەوە بێمە سەر ئەنریل ئینجن 6 بێکمان ئەنریل ئینجن 5 زۆربەتە نەزان کە من کێشەم لەگەڵی هەیە بەڵام ئەپێک گەیمز بە فەرمی ڕاگەیاندکەوە ژیری دەستکە ڕۆڵێکی گەورەی دەبێت لە بەرهەمێنانی یاریەکان لە ئەنریل ئینجن 6 بەتایبەتی سێ فیچەری زۆر سەرنجاکێشیان بۆ ئاشا کردکەوە وا دەکات پرۆگرامکردن دروستکردنی کۆنتنت بەگشتی وەروەها دیپ سەرچی AI لەناو ئەنریل ئینجن 6 بەقوەتر بێت لە بۆ پەرە پێدەران وا دەکات دروستکردنی یاریەکان لە ڕێگەی مەسەرەن وەکو ئەگە کلۆدت بەکاری نابی کۆمپانی ئەنفرۆبیک کە من زۆر بەکاری دێنم و مانگانە $20 دەمبەست لە بۆ ئەوەی ژیانە ئاسانترکە گوگل جێمنایەکە بەکاری دێنی یاخود چاجیپری بەکاردێنی چۆن ژیانت ئاسانتر دەکات لە ڕووی معلومات و سێرچ و تەرتیبات و شت ئەمەش ئەم کارە دەکات بەڵام بۆ بەرەمێنانی ڤیدیۆیاریەکان جا من زۆر کەیفم بەژیری دەستکردنایە لە بواری بەرەمێنانی کاری هونەری بەتایبەتی ڤیدیۆگەیم کە کارێکی هونەریە بەڵام ئەپێک دەڵێ ئێمە ئەو کارێک کە دەی ئەو کاری کە زیادمان کردووە ئەنریل ئینجن 5 شوێنی مرۆڤەکان ناگرێتەوە بەڵکو ژیانی مرۆڤەکان ئاسانتر دەکات و کارەکان خێراتر دەکات تاوەکو ئێستا قسەکان وانە ئەنریل ئینجن 6 لە کۆتاییەکانی 2027 بڵاو بکرێتەوە کە پێدەوترێت پێی دەڵێن
چۆن دەڵێت جێنەرێشنێکی نوێ هیوادارین تاخیرتری بکەن لەبەر ئەنریل ئینجین 5 هێشتا بە تەواوەتی یاریەکانی ئەنریل ئینجین 5 لەسەر PS5 و ئێکسبۆکس سیریس بە تەواوەتی ئۆپتیمایز نەکراون لە بۆ PC زۆر ئۆپتیمایز نییە بەڕاستی پێویست بە ڕیگێکی زۆر بەقوتەیە ئەگەر نا زۆر باشی گار ناکات بێمە سەر هەواڵێکی دیکە MSI بە فەرمی ڕاگەیاندکەوە هاندهێڵدی MSI نرخیان بەرز کردوتەوە بۆ $1800 هۆکارەکەش بێگومان نەبوونی کمپۆنۆنتە مثلا SSD بەردەست نییە میمۆری لە بۆ ڕام بەردەست نییە هاندهێڵەکەشیان ڕاستە لە ڕووی ماسفات 32 گیگابایتی LPDDR5 X لەسەرە 1 تێرابایت SSD هەیە 8 ئینچی 120 هرتزی دیسپلیت هەیە بەڵام نرخەکەشی زۆر بەڕاستی گرانە کە پێشتر جارێک بەرزیان کرد 1500 ئێستا کراوەتە $1800 یەک گرام بووە پێشتر پێما بێ نرخەکانی لە $4000 بوو یاخود نزیک $1000 بوو هەفتەکانی ڕابردوش باسم کردکەوە باسی ئەوشمان کرد کە نیتندۆ ئەوە عفوان ستیم دێکیش نرخەکەی لە $500 بۆ $700 بەرز کردەوە مۆدلی 1 تێرابایتەکەشی لە $699 بۆ $999 بەرز کردەوە PS5 پرۆمان بینی لە $700 لە $900 بەرز کردەوە هەمووی هۆکارەکەش ئەبژی لە دەستکردێن کە وەزعەکەی زۆر تێکدایە جا یاریەکمان هەیە بەم هەفتەیە تقریبان ڤایرال بوو لە سوشال میدیا و لە ئۆنلاین یاریێکی وێب براوزەرە واتە یاریەکە داوڵ ناکرێت لەسەر کۆمپیوتەر بەڵکو لە ڕێگەی وێب تابێکی ناو گوگل کڕۆم بی یا سەفاری بەکاردێنی لەناو وێب براوزەرەکەی خۆ دەتوانین بیکەیتەوە بە ناوی مەسنجەر من خۆم یاریەکەم لە داوام تاقی کردەوە پێم سەیر بووە بە جوانی کار دەکات گرافیک زۆر جوانە تۆ بەکو نامەبەرێک یاری دەکەی یارێکی کۆزی ڤایبە گەر دەزانی مەبەستم چییە پێم وابێت ستایلەکی یاریەکانی گیبلی ژاپۆنی دروست کرا بەڵام هەست دەکەم بە یای دروست کرا لەبەر شکلەکەی زۆر بە یای دەسی و ئێستا حالیان دەتوانین لە بۆ خۆت تاقیکەیتەوە یاریەکە فریە بەڵام دەبی لەسەر کۆمپیوتەر بیکەیت لەسەر مۆبایل ئەنجام نادرێت ئۆکەی بینە سەر هەواڵەکانی ئێکسبۆکس بەڕاستی وەزعەکە زۆر باش نییە ڕاستە مەسەلەن چ بڵێم کۆنفرانسێکی نازداری ئێکسبۆکسمان بینی هەفتە ڕابردوو بەڵام لە کۆتایی ڤیدیۆیەکەی من ئەگە گوێتان لێ ڕاگربی تا کۆتایی من وتم وەزعەکە زۆر بە باشی لە بۆ ئاشا شەرمەی هاتووە بەڵام ئەو نامەی دوێنێ هەفتەی ڕابردوو ئاشا شەرمە بڵاوی کردو کە وتی وەزعمان خراپە لە ڕووداراییەوە و بێرانین وتم شتی گەورە بەڕێوەیە کە بێگومان کارمان دەردەکەن بەڵام ئێستا بە فەرمی ڕاگەندرەکەوە بڵێ 3 ستودیۆش دادەخەن تەنانەت نینجا تیۆری دادەخەن کە یاری هێڵ بڵیدی نوێ ناشاکە لەناو کۆنفرانسی ئێکسبۆکس هەفتەی ڕابردوو یاریش ناشاکە بەلای سنیوە کەچی لەم هەفتەی دەڵێ دایدەخەن جا ئێستا هەر 3 ستودیۆ لە ئێکسبۆکس دەپارێنەوە ڕێگەیان بدەن بتوانن سپینۆڤ بن واتە خۆیان بکردنەوە لە ئێکسبۆکس نەوەک دابخرێن هەواڵەکە زۆر گەورەیە بەڕاستی سەرەتا لە نامەکەی ئاشا شارمای دەستی پێکرد لە هەفتەی ڕابردوو کە مێمۆیەکی بڵاو کردەوە لە بۆ هەموو هەوادارانی ئێکسبۆکس وتیکەوە ئێکسبۆکس زۆر وەزعی خراپە زیاتر لە $20 ملیار دلار ماوەی 5 ساڵی ڕابردوو لە ئێکسبۆکس سەرف کردووە بەڵام نەیانتوانیوە ملیارێکیش بە مەزبوطی بهێننەوە بەڵکو هەموو ساڵێ داهات یاخود قازانجیان لە کەمبوونەوەی و ئێستا 3% کە دەڵێ خراپترین کارە لە بۆ بزنس هەر کاتێک بزنسێک تۆ 3% قازانج کۆکیتەوە ناتوانین بچێ پێش تەنانەت دوای ئەم قسانەی هاشا شەرما بلومبەرگ راپۆرتێکی گەورەی بڵاو کردەوە لە دوای راپۆرتەکەی بلومبەرگی کەوتی هەزاران کەس دەردەکرێن کریگ دەنکن کە بەڕێوەبەری ستودیۆیەکانی ئێکسبۆکس گەیم ستودیۆسە کە هەم ستودیۆکانی ئێکسبۆکسی لەبەردەستە لە 2014 پۆستی وەگرتووە مەسەلەن ستودیۆکانی وەکو هەیلۆ دە کۆلیشن پلەیگراوند ڕێر ئۆبسیدیان نینجا تیۆری کمپڵشن گەیمز دەبڵ فایر دەبڵ فاین هەموو ئاین لەبەردەستە دەستی لە کار کێشاوە وەلا کارەکەی نما هۆکارەکەش تاوەکو ێستا بە فەرمی ئاشرا نەکراوە کە هۆکارەکە چیە بەڵام دەنگویەکە وانە هۆکارەکە ئەوەیە کە ئێکسبۆکس داوای لێ کردووە کە دەبێت 3 ستودیۆ دابخەن یاخود ئەو 3 ستودیۆ دادەخەن ئەویش وتی لەوانەیە وتبی تازە یاریەکان مەناشا کردوت یعنی چ دای دەخەن مهم بەڕێوەبەری ستودیۆکانی ئێکسبۆکس دەست دەکات شاوە لە هەفتەی ڕابردوو جگەلەوە ستودیۆی نینجا تیۆری باباس پێم هاوڕێیان یاری سەنیوە هەفتەی ڕابردوو بە فەرمی ئاشکراکە لە کۆنفرانسی ئێکسبۆکس کە گرافیکێکی زۆر ڕاقی هەیە کە ستودیۆیەکە سەرەتا یاریکە یاری یەکەم یاری هەڵبڵدیان لەسەر PS5 لەسەر PS4 بە ئەکسکلوسیڤ بڵاو کردەوە دواتر فیل سپنسەر چوو ئەم ستودیۆی کڕی بۆ ئێکسبۆکس بەشی دووەمی یاریەکان کردە تایبەتی ئێکسبۆکس بەڵام وەزە ئێکسبۆکس زانکوو بوو خستێ سەر پلەیستەیشن 5 ئێستا دەڵێن ستودیۆی نینجا تیۆری دادەخەن و پێیان وتراوە کە ئێوە دادەخرێن هەفتەی ڕابردوو یاری نوێ نەشا کرد چۆن دای دەخەن نازانم بەس پێدەچێکەوە ئەم بڕیارە پێشەوەی بگومان یاری سانیوە بگومان دەبێت پێشەوە یاری سانیوە مەسەلەن ئاشکرا بکرێت پێشتری ئەم بڕیارە دراوە بەڵام لەوانەیە زۆر ئاگای نەبی نینجا تیۆری لەوانەش هەندێک دەڵێن نینجا تیۆری لەوانەیە ئاگای لێ بووبی بۆیش ئەم یاریان عرض کردووەکەوە کۆمپانیایکی دیکە کۆمپانیاکەی وان بکڕێ بۆی بڵێ کاکە ئێمە یاریشی نازارمان لەبەردەستە وەرە بمان کڕن با دانەخرێ جگە لە نینجا تیۆری کە ئەویش دادەخرێ کمپڵشن گەیمز کە یەکێک لەو یاریانەی
یعنی پارسا بڵاوکرێت جەماعەتی ئێکسبۆکس زۆریان بەدڵ بوو ساوت ئۆف میدنایت بوو لەگەڵ لە 2010 یاری وی هاپی فیویان بڵاو کردەوە دوو لە باشترین آیپیەکان بۆ ئێکسبۆکس تاوەکەسە بە مەزبوطی بڵاوی کردیتەوە ئاسن 2010 پێش ئێکسبۆکس بەڵام ئێکسبۆکس ساحبێتی بە فەرمی ئەلەم هەفتەیە ڕاگەنراکەوە دادەخرێت ستودیۆ دەبل فاین کە بەڕاستی دەبل فاین زۆر دێشی دەبل فاین ئۆکەی یاریەکانی دەبل فاین ستایلەکانی یاری بچووکن بۆ ستایلی منن بەڕاستی بەداخەوە هەرچەندە دەبل فاین ئێستا حالیان بە فەرمی لە گفتوگۆدای لەگەڵ ئێکسبۆکس لەگەڵ کمپۆلشن نیجا تیوری کە خۆیان بکردنەوە هیوادارم دانەخرێن وەروە قسەیەکی دیکەشە بوو کەوا مایکرۆسۆفت لێستاوە زەختێکی گەورە لە ئێکسبۆکس دەکات لە هەفتەی ڕابردوو بڵاوکرایەوە کەوا یاری داهاتووی ئێلدر سکرۆلس و فۆڵاوتی بە خێرایی دروست بکەن و بڵاوی بکەنەوە لەبەرەوەی تۆزێک قازانج بێنەوە ناو کۆمپانیا سەرۆکی کۆمپانیای مایکرۆسۆفت بەگشتی کەرە گەورەکەی سەرسەرەوە ساتیە نەدێڵام کە خەتایە گەورەکە لەویە لەبەرەوەی ئەو ژیری دەستکرد و تەرتیبات شتیان وەلێ کردکەوە جیهان کۆتایی پێبێ ئۆکەی they fucked up the world وەزعەکەیان بەتەواوەتی لە هەمووان تێکدا ئەو بەسەری هاردوێر دۆشتانە وای کردووە ئێکسبۆکسیش بەو حاڵەبی ساتیە نەدێڵ لەم هەفتەی ڕاگەیان وتی ئێمە قازانجێکی کەمتر لە ئێکسبۆکس دەکەین لە چاو ئەوەی کە یوتیوب قازانج لە ئێکسبۆکس دەکەن مەسەلەن ئەو کەسانەی کە کۆنتنتی ئێکسبۆکس بڵاو دەکەنەوە گەیم پلەی دەکەن لەسەر یوتیوبی ئەم پارەیەکی زیاتر قازانج دەکەن لەوەی کە مایکرۆسۆفت دیارەکانی ئێکسبۆکس دەفرۆشێ ئەو پارەی نایەتەوە کۆمپانیان وەستی وایە یوتیوب قازانجی گەورەتر دەکات لە ئێکسبۆکس لەوەی مایکرۆسۆفت قازانج دەکات دەڵێ دەبێت لە ئێستاوە یاخود هەفتەی ڕابردوو ڕاگەیان گوتی لە ئێستاوە دەبێت ئێمە هێڵێکی سووردا بنین و دەبێت بیر لۆ بکەین چۆن قازانج بکەین چۆن مۆنەتایزی ئێکسبۆکس بکەین it's over man it's goddamn over هەزار ئاشا شەرمایت کە بینی بێعقڵەکی وا لەسەر سەرەوە بین بە حیاتی چانابی و بێگومانیش بنەوەی چانابی زۆر بەداخەوە بەڕاستی هەفتەیەکی نازداری ئێکسبۆکس ماوەگرت تەنانەت من لە ڤیدیۆکانی خۆم یەکجار دڵخۆش بوون بۆ ئێکسبۆکسی کەوتم ئۆکەی گەڕاوە منافەسە لەگەڵ سۆنی و ئەنیشین دوی بەقواتر دەبتەوە جیهانی گەیم دێتەوە ئاستێکی دیکە بەتایبەتی نامەوێت کۆنسۆلە نابچێت بەڕاستی منژی دەناسن هیوایەتم کۆنسۆڵە بەڵام کارەسات بەڕاستی کارەسات بێمە سەر خەبەرێکی دیکە کە ئەمان هەواڵێکی باش لەسەر ئێکسبۆکسی بەڵام قازانجەکە لە بۆ ئێکسبۆکس نییە یاری هێڵۆ کامپین ئیڤۆڵڤ ئێستا حالیان لەناو PS5 ستۆری PS5 پری ئۆردەرچین یاریە مەسەلەن ژمارەیەکە زۆرترین گەیمەری پلەیستەیشن لەچاو هەموو یاریەکانی کە پری ئۆردەریان کردیە ئابێکمان پێشەوە GTA پری ئۆردەری بەردەست بێگومان GTA دەستێت ڕقم یەک بەڵام ئێستا حالیان بە پێش کۆڵ ئۆف دیوتی کەوتەوە پێش FC کەوتەوە پێش ئەساسن کریتیش کەوتەوە تەنانەت ستودیۆش بە فەرمی ڕاگەیاندکەوە ڤێرژنی PS5 Pro هێڵۆ کامپین ئیڤۆڵڤ بەرزترین کواڵەتی هەیە لەسەر کۆنسۆڵی مەسەلەن مایکرۆسۆفت بەخۆی دەڵێ باشترین ئەزمموی یاریەکە لەسەر کۆنسۆڵ بیکە لەسەر PS5 Pro لەبەرەوەی سەرجەم ماسفاتەکانی PS5 Pro استفادەیان لێ کردێکە وای پێم خۆشە بەڵام پێم ناخۆشە لە بۆ ئێکسبۆکسی بێمە سەر خەبەرێکی دیکە ئەمەش خەبەرێکی نازداری براندەکانی ئێکسبۆکسیە بەڵام لە بۆ ئێکسبۆکسی نا لە بۆ PS5 بەداخەوە ئەویش هەردوو یاری بلاکاپسی 1 و بلاکاپسی 2 کە لە هەفتەی ڕابردوو باسم کرد لۆگۆیەکان زەی پێکرا بوو لەم هەفتەیە بەڵێ هەوڕێیان بۆ فەرمی ژیر کە هەفتەك زووتر باسی کرد مانای ئەوەی لە هەفتەی داهاتوو دەبێتە فەرمی ئیشمە 300 هەفتەیە من ئەوی شەی دەکەم کاتە دەبیستەشی لێ بزانم بۆ فەرمی هەردوو یاری بلاکاپسی 1 لەگە بلاکاپسی 2 پۆرت دەکرێن لەسەر PS5 جا خۆشەکەش چییە هەردوو یاری پێشتر لەسەر پێکمان PS4 و PS5 بەردەست نەبوون بەڵام هەردوو یاری بە مۆدی مەڵتیپلەیەر بە کامپین و بە زۆمبیشەوە بڵاو دەکرێنەوە بەڵام هێشتا نازانین کامە ڤێرژنی یاریەکە دەبن ئا ڕیماستەریان کردیان یاخود ناچووکە لەگەڵ جەماعەتی تریارچ هەڵساون بەو کارە یاریەکە ئیوانە لەگەڵ ئارۆن گالاکسی ستودیۆکی دیکی دەرەوەیە لەگەڵەوان کاریان کردووە هێشتا بوردەکاری دیکەمان نییە بەڵام ئاشکرایان کردکەوە بێگومان یاریەکان هەموو مۆدەکانیان لەگەڵ دەبی هەموو شتەکانیان لەگەڵ دەبی دوو یاری نازداری سەردەمی PS3 بێگومان لەسەر ئێکسبۆکس خۆی بەردەستە لە ڕێگەی باکوەرکرد پارەبەڵدی بەڵام هیوادارم کواڵەتەکەیان زۆر نازداربی و هەردوو یاریش لە مانجی 7 ڕانگەیان دێتە سەر PS5 بۆ یەکەم جار لە مێژوودا بێنە سەر هاوڵەکانی پلەیستەیشن و بە هاوڵێکی خۆش دەست پێ بکەم ئەویش یاری گارۆڤار لۆفەیە یاری نوێیەکەی گالۆڤاریە بە پێی راپۆرتێکی گەورە بیم لە چەندین وێبسایتی جیاواز خوێندمەوە بە تایبەتیش ZHEER دزەپێکەری بەناوبانکە ئەو خۆی چەند لە مێژە باسی و یاری کرد کە بەم شێوازە دەبی و قسەکەش ڕازەت و دەڵێ ئەم یاریە زۆری نەماوە بڵاو بکرێتەوە و دەڵێت لە نیوەی یەکەمی 2026 واتە لە مانجی 1 بۆ مانجی 6 2027 ببوورە نەک 6 یاریەکە بڵاو دەکرێتەوە واتە دەڵێ ئەوەی کە سانتا مۆنیکا عەرزی کرد دەڵێ ڕاستە واتە تازەستیان پێ نەکردیان لە مێژە دەستیان پێکردی وەگەر سەری مقابلەکەی
کۆڕی بارڕۆگ و دەرهێنەری خانمە دەرهێنەرەکە یاریەکە گوێدا بێتێ من خۆم هەموو گوێدایە وتیان لە 2020ەوە بەرەمێنانی یاریەکە دەستی پێکردەوە لە 2020ەوە حالیان 2026 ڕاستە 2022 خەرجی بگمەنگار و ڕاگنڕۆکی بوون بەڵام قسەکان وانە لە مێژە دەستیان بە یاریەکە کردیان بۆی پیشانیشان داوە بەشێکی مەسەلەن پێشکەوتنێکی زۆر گەورەی لە پەرۆپێشچوونی یاریەکەەوە وەزاکەی باشە واتە بڕیارە یاریەکە دەڵێ لە مانجی 1 بۆ مانجی 6 بڵاو بکرێتەوە هیوادارم ئەوە بی نەک چەندی ساڵێکە چاوەڕوانی بکەن بێمە سەر هەواڵێکەوە چەندین شوێنی جیاواز باز لەوە دەکەنکەوە پلەیستەیشن 6 لەوانەیە تۆزێک دواتر دوا بخرێ 2027 بڵاو نەکرێتەوە لەوانەشە بستە 2029 چەندین وبسایتی جیاوازم هەواڵێ بڵاو کردەوە و هەندێکیان دەڵێن چەندین کۆمپانیای کمپۆنۆنت و هاردوێرد ئەم قسەیان کردووە کە لەوانەیە بەهۆی نرخی ڕام و نرخی SSD و بەزم و ڕەزمە هەیە سۆنی لەوانەیە نێوێن پلەیستەیشن 6 بە نرخی $100,000 بڵاو کاتەوە دێ بە نرخی 400 بڵاو کاتەوە بەڵام لەوەش هەرزان بڵاوی کە زۆری زرنە لە بەروی ڕامشت بەدەست ناکەوێت نرخیان زۆرگرانە لەوانەیە تۆزێک دوای بخە وێوەنیە نازام بەڵام هەواڵێکی دیکەم هەیە کە ئەمەیان دەزانین وێ ئەویژەوەی هۆکاری سەرەکی لادانی یاریەکان لەسەر PC لەلایەن پلەیستەیشنەوە بە فەرمی ئاشکرا کرا لەلایەن دەمیچێوە بەڕێوەبەری جێبەجێکاری سۆنی یا پلەیستەیشن لەگەڵ هەرمن هۆست بەڕێوەبەری ستودیۆەکانی پلەیستەیشن هەردووچیان لەم هەفتەیە لە لێدوانێکی فەرمی ڕاگەیاندن ڕانگەیاندکەوە هۆکارەکە ئەوەیە خۆیان ئامادە دەکەن لە بۆ کۆنسۆلی داهاتوو بۆ دەیانەوێت لە کۆنسۆلی داهاتوو یاریەکان ئەکسکلوسیڤ بێ واتە ئەمە مەبەستیان ئەوە نییە کە لە داهاتوێکی نزیکە لە داهاتوێکی دوور لەوانەیە یاریەکان بێنەوە سەر PC یارێت مەبەستمان یارە سینگڵ پلەیەرەکانە نازانین بەڵام مەبەستیانەوەیە دانوێت کە پلەیستەیشن 6 بڵاو بکرێتەوە گەیمەران بزانکەوە ئەمە تەنیا ئەو شوێنەیە کە تۆی ئەو یاریانە دەکەی نەک لە سەر PC لە ماوەی ساڵ 2 ساڵ کە سەر PC بڵاو بکرێتەوە بێمە سەر شتێکی زۆر سیر ساندیسک ئەو شوێنێکەوە هاردی یاخود SSD دروست دەکەن هاردی دروست دەکە لە بۆ کۆنسۆڵەکان و مۆبایل و چۆن دەڵێ کامێرە شتەکان 8 تێرابایت چەندە بۆ PS5 باشا کرد کە نرخەکەی چەندە باشە 8 تێرابایتە کە پێشتر بە $600 بوو کاتی خۆی کە یەکەم زار ئاشایان کردەوە سێزدیان ئێستا نرخی بۆتە $3,000 نزیکە لە $3,000 ئۆکەی 30 وەرەقە یعنی تۆ دەتوانی ڕێک چەنقڵ سێ پلەیستەیشن 5 پێ بکڕی منە 1000 2000 3000 چکە قڵی $500 سێ پلەیستەیشن 5 و زیاتریشی پێ بکڕێ پێشتر ئەمە کاتێکە یەکەم زار ئاشایان کرد لەگەڵ PS5 تەبیعی نرخی $600 بوو 8 تێرابایت ئێستا بە $3,000 بەم شێوازە نرخ فڕیان شتەکان تێکچوینە و وەزعەکە تێکچووە دوای خەبەریش باسی بکەم بابا 6 سنجاکێش بکەم سۆنی پاتنتێکی بڵاو کردەوە نەخشەڕێگایش بڵاو کردەوە لە داهاتوو کۆپیرایتی وەرگرتووە کە تۆ دەتوانی کاتێککە یاری دەکەیت دوگمەکان وەکو هاپتیک تریگەر چەند زەختی لێ بکەین یاخود کەمتر زەختی لێ بکەیت لە دوگمەکان مەسەلەن پێ دەڵێن 3 گۆشە و 4 گۆشە و باز ئەکسەکان ئەمە کاری جیاواز بکە چۆن ئێستا تو منە کۆنتڕۆلەر بینم ئێستا کاتێککە تۆ یاری پلەیستەیشن دەکەی ئەم هاپتیکە تون دایگری یاخود کەمتر دایبگری هەندێک یاری وایە شتی جیاواز دەکە مەسەن تەقیکردنەکەت ئەو هابی چروک دەکەت ئەو هابکێت بۆ ئەم شتانە زیاد دەکەن و هاپتیکە ئەمە لەوانەیە بۆ پلەیستەیشن 6 بەکاری بێنن و لەوانەشە بەکارێنن بەڵێ زۆربەی پاتنتەکان تەنیا کۆپیرایتی بیرۆکیەکە بۆ ئەوەی سۆنی بتوانێت بە لە داهاتوو بەکاری بێنێ بەڵام ئەمە تازە بڵاو کراوەتەوە وەیە نییە بزەبت نازانم خۆشەویستانم ئەوەش ئەپسۆدی 310 بوو هیوا خۆشەویستان ئەمەش ئەپسۆد 310 بوو هیوادارم بەدڵتان بی ئێستا بە فەرمیدا ڕۆکستار GTA لۆک کردێن لە هەفتەی داهاتوو پریۆردەری دەبینیوە لە مانجی 11 بڵاو دەکرێتەوە ئێکسبۆکس بەڕاستی بە هەفتەیەکی زۆر قورس تێدەپەڕێ لە ماوەی چەندی ساڵ ڕابرد و سۆنی بە بێدەنجی و بە کڕی ئەکسکلوسیڤەکانی لە PC وەرگرتووەتەوە بەگشتی جیهانی ڤیدیۆگەیم زۆر بە خێرایی ئێستا شفت دەبی لە بۆ ئاراستەیەکەوە نازانین داهاتوەکەی چۆنە و چۆن نیە بەڵام نەبوو یاریەکان زۆر باشە بر یاری گەورە و ناوازە بەڕێوەیە ئەگەر ئەم ڤیددیوێت بەدڵ بوو ئەمە پلۆتت بەدڵ بوو هیوادارم دگمێن لایک لەبیر نەکەی کۆمنت بکەکەوە ئاسەنجا چشتی ستۆری بەڕاستی چ بوو لەم هەفتەیە بە تایبەتیش ستۆری $3,000 SSD-مانەیە چاوەڕێی ئەڵلقەی داهاتوو بن 311 هیوادارم سلامت بن بۆ تەندروستیتان باش بێ تا هەفتەی داهاتوو بەخێرگرتان سپێرم خودەتان لەگەڵ